تاوانی کوشتن لە هەرێمی کوردستان خەریکە لە حاڵەتەوە دەبێتە دیاردا. ڕۆژانە هەواڵی کوشتن لە میدیای کوردیەوە بڵاو دەکرێتەوە. زۆرینەی حاڵەتەکانی کوشتنیش لەسەر کێشەی کۆمەڵایەتی یاخود هۆکاری سادە و ساکارن. نوێترین ڕووداوەکانی کوشتنیش لەم ڕۆژانەدا لە قەزای سۆران تۆمار کرا. کاتێک لەسەر دروستکردنی شۆستەی شەقامێک کەسێک کوژرا و سیانی دیکە بە سەختی بریندارکران. تەنیا لە ماوەی هەفتەیەکیشدا لە سنووری بەڕێوەبەراتی پۆلیسی سۆران 3 کەس کوژراون و سێیانی دیکە بریندار بوون. ئەمە تەنها لە خلال 5 مانگی ڕابردوو لە دەڤەری ئێمە خەڵکە بۆ محاوەڵەی ئیتحامی زۆر کردیان. چەند حاڵەتی خۆکردن نەبووینە، چەند حاڵەتی یەکتر کوشتن هەبووە، برای کوشتیان، کورد دایکی خۆی کوشتیە، دوو کەس لەسەر کێشەیەکی زۆر ئاسایی لێکردن یەکترە کوژن. بەداخۆ بینی ناو سۆران حاڵەتێکی زۆر دەخوازرا و نەخۆش ڕوویدا کە ئەو کاریگەری بەسەر هەر هەمومانەوەیە. ئەم دڵنیام هەمومان عاجزی بۆ مەسەلەیدا، بەڵام نابێ هەمومان دەستەوەسان ڕاوەسین. من تەمەنای ئەوم لە مامۆستایانی ئاینی هێکا زۆرترین کاریگەریتان لەسەر خەڵکی کوردستان و لەسەر خەڵکی دەبەرەکەیە ئەوەی بە یەکێک لە خەتەرەکاندا حساب بکەن و هەوڵ بدەین زارێک میلەتی خۆمان هوشیار بکەینەوە. هەر کاتێک یەکسانی لە یاسا جێبەجێکردن هەبوو هەموو هاوڵاتی جێبەجێیەکەن و ملکەتی ئەدەن. بەڵام ئەگەر یاسا تەنها بۆ فەقیر و هەژارەکەی بوو، مەسئول و کاربەدەست و دەوڵەمەندەکەش خۆی لێکرا، کارەسات دروست دەبێت. بۆی هیوادارم وەکو یەکێتی زانایانیش داوا لەلایەنە پەیوەنددارەکانی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین دیاریدەی چەک هەڵگرتنی بێمۆڵەت بە کۆتا بێت. خاڵی دووەم یاسا پێداچوونەوەی بۆ بکرێت، بە تایبەتی یاسای قەتەر. ئەوە سەرمێنرا و ئیسباتیش بوو تەنها سجنکردن نابیتە ڕەدعێک و شتێک بۆ کەمکردنەوەی جەریمە، کەمکردنەوەی تاوان. خوای گەورە پێمانە فەرمی وەلەکم فی القیصاص حەیات. زانانی ئیسلامی دووپاتی دەکەنەوە. ئاینی پیرۆزی ئیسلام بە هەموو شێوەیەک دژی کوشتنە و خوای گەورە سزای توندی بۆ بکوژان داناوە. بە جۆرێک کوشتن یەکێکە لە تاوانە گەورەکان. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ من عان على قتل مؤمن ولو بشطر الكلمة لقي الله عز وجل مكتوب بين عينيه آيس من رحمة الله. کەسێک هاری کاری قاتلێک بکە بە نیو کەلیمە لە ڕۆژی قیامەت کە بە خزمەت خوای گەورە دەگا لە بینی هەردوو چاوەکانی نووسراوە بێبەش لە ڕەحمەتی خودا. ئایا ئەو کەسەی خۆی قەتل ئەنجامدا سەگدا بە خەڵکی لەوە قەتل دیاردەی قەتل بڵاو دەکاتەوە، ئینفعال بە خەڵک دەکات لە بۆی خەڵک تووشی ئەو دیار دەبن. بەڕاستی کارە ساتێکی زۆر گەورەیە. یاساناسان و ڕایگشتی پێیان وایە جێبەجێنەکردنی یاسا وەک خۆی و داڵدەدانی تۆمەتبارانی دەستڕۆیشتوو لە هەرێمی کوردستان هۆکارێکی سەرەچین بۆ زیادبوونی تاوان بەگشتی و تاوانی کوشتن بە تایبەتی کە بەهۆیەوە مافی ژیان لە دەیان کەس دەسەنرێتەوە و ئاشتی کۆمەڵایەتیش دەخاتە مەترسیەوە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.